حکوومەتێک ویسی ساڵان نەتانی خزمەتی ئەوەی بکاتن ئاوڕۆیەکی جوانن لە بۆ بکات دەستە خوشکی پاریس و دووبەی تحملی 1 سعات بالان و تەزرەکی بە خوڕنەکە ئەم تێی ناکەم هیچم نما ماڵم نما و سیارەمەوە ڕۆیشتێ لەوێن دەرێەوە خوا ڕوحمی کرد 4 نەفەر بووین لە ژۆرێ نەخنکاند و منداڵی گچکەم لەگە بوو هەم خانووەکەی هەم سیارەکەی برین کەرچ بەکارهێنانی نەمابوو ئەم سیارانە هەمووی سەرەوەن هەمووی هێناوەتە ئێرە ئەمانە دانیشتوانی گوندی کۆرین لە شاری هەولێر بەهۆی لافاوەکەوە زیانێکی زۆریان کردووە و ماڵ و حاڵیان لێ تێک چووە. چ حکومڕانیەک و چوو وەزارەتی شارەوانێک و ئاوڕۆیەکمان هەیە 30 ساڵە کێشەی ئاوڕۆ لەو هەولێرە هەیە 20 دقه نیو سعات بە سعاتێک بارانچی بە لێزەباری حاریمە ئەوە هیچم نما ماڵم نما و سیارەمەوە ڕۆیشتێ لەوێن دەرێەوە خوا ڕوحمی کرد 4 نەفەر بووین لە ژۆرێ نەخنکاند و منداڵی گچکەم لەگە بوو وەڵاهی لەگە ئاوێ ڕاست بردنیە ژۆرێ سوڕاندنی ئەو خوا ڕوحمی بە من کرد کەتنەوە بەدەستم فڕمدانە سەمێستەوەلی دەچی حالم لە پشتەوە کوڕەکەم هاتەمای ڕزگات کە کوڕەکەشمەوە دەست پێ هیچ نمایە لەگە شوشە و سەرخانیان و نەزم چی بەسەر هاتیە. دیواری ماڵەکانیان ڕووخاوە و ئاو هاتۆتە ماڵەکانیان ناتوانن لە خانوەکان ژیان بکەن و ئۆتۆمبیلەکانیشیان بەهۆی لافاوەکەوە زیانی زۆری بەرکەوتووە. کۆمەڵە مەشروعە کە هاتوون لەگەڵ ڕێز محکومە دەبێت لێپێچینەوە بکات لەو مهندسانەی کە هیچ حسابێک بۆ ئەم شتانە ناکەن لێپێچینەوەیان لێ بکرێت لە صاحبی ئەو مەشروعانە. دیمەنەکان ناخۆش بوون ژمارەی ئەو ئۆتۆمبیلانی کاتێک شکام بەهۆی لافاوەکەوە تەسەوری سەروی 50 ئیوا هەیە لە دووری 200 مەتر زیاتر هاتووە بەر خانوێشتر کەوتووە و خانووەکەی ڕوخاندووە. پارێزگاری هەولێر دەڵێت لیژنەیان پێکهێناوە بۆ کەسی کەم تەرخەم و خەمڵاندنی زەرەر و زیانەکان. هێشتا زووە بڕیار بدەین کە لێژنەی لێکۆڵینەوەماندانایە هەموو هۆکارەکان و ئەو هاوکە شتانی بوونەتەوە هاوکار بۆ ئەوەی کە هۆکاری ئەو بابەتە بن دەستنیشان دەکرێت و ئیزراعاتی پێی زۆر دەژێت. لە ماوەی چەند سەعاتێکدا بەهۆی لافاوەوە لە سنووری پارێزگای هەولێر لە کۆڕێ بەستۆڕە مەلاومەر گرجۆتیار و بەشێکی زۆری دانیشتوانی هەردوو پرۆژەی گوندی کۆری و شاری زێڕین ئاو چووە ماڵەکانیان و تەنها خێزانەکان خۆیان پێڕزگار کرا و زەرەر و زیانێکی زۆری مادیان بەرکەوت. ئێستا و خەڵکە بێماڵ و حاڵ ماونەتەوە و چاوەڕوانی قەرەبوو دەکەن. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.